خۆشەویستەکەم ماڵەوایمە دیداریم شەو کۆتایمە خۆشەویستەکەم ماڵەوایمە دیداریم شەو کۆتایمە وا دەڕۆم کۆچی نادیارم هەرخوا دەزانێت جێگە و هەوارم کەسێش نابەم دڵ دەدەرم بێ بۆ کۆچی نادیار نیشان دەرم بێ دە پێم بڵێ ڕوونە کوێکەم بێزگە لە سێ بەرەکەی خۆم نەزانم لەگەڵ چێڕێکەم دە پێم بڵێ ڕوونە کوێکەم دە پێم بڵێ دەستی هە بۆ چێ بەرم لەو ساتەوەی خۆشەویستی شایەداڵم وەک تشکی ڕۆژ دڵی خەمگین لە ڕێی تۆ نەرەمیە بە شەو بە خۆش نەیەسناسێت لەبەر تۆ گرتمە بەر تۆژیان وەکو زەران بەخەونیش بێ دەستی پەیمان تا بزەنن هەموو جیهان لەم دونیایەدا تو عاشق لە دوورەوە بۆ یەک ژیان لە دوورەوە بۆ یەک ژیان دە پێم بڵێ ڕوونە کوێکەم دە پێم بڵێ دەستی هەنە بۆ شوێ